یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی پیسبوونی ژینگە و گۆڕانکاریەکانی کەش و هەوا دەردانی گازە پیسکەرەکانە بۆ ناو بەرگە هەوا. دووکەڵی ئۆتۆمبیل و مۆلیدەکانی کارەبا سەرچاوەیەکی سەرەکین بۆ دەردانی ئەم گازانە. ئێستا ژمارەی ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستان نزیک 2 ملیۆن بۆتەوە، نزیک 2 ملیۆن، و بەشی زۆری ئەم ئۆتۆمبیلانە لە ساڵی 2000 بۆ 2022 زیای کردووە. نزیکەی لەو ماوەیە، یعنی لە ماوەی ئەو 20 ساڵە و 22 ساڵە لە هەرێمی کوردستان نزیک 1,800,000 ئۆتۆمبیل زیای کردووە کە ئەمە ژمارەیەکی زۆر خەیاڵیە، یعنی بۆ واقعێک کە هێشتا ژێرخانی ئابووری لە هەموو ڕێکەوە ناتەواو بێت. ئێستا ئەگەر هەرێمی کوردستان بەداخەواڵێن ئاماری ژماری دانیشتوانی لە بینی 6 بۆ 7 ملیۆنە، لە بینی 6 بۆ 7 ملیۆنەوە کوی سەرچاوە جیاوازەکان ئاماژەی پێکرد. ئێستا ئێمە نزیکەی بۆ هەر 1000 کەس سەر و 300 ئۆتۆمبیلمان بەرەکەوێت، سەر و 300 ئۆتۆمبیل لە کاتێکا بەشێکی زۆری وڵاتانی دەوروبەرمان بە تورکیا، بە ئوردن، بە مەغریب، بە ئەمانە هیچی ناگا بەو ژمارەی کە ئێمە تۆمارمان کردو بۆ 1000 ئۆتۆمبیل. لە کاتێکە ئەگەر بین لێکگانەوەشکەین بۆ ژمارە ئۆتۆمبیلە و باروی تێچووی نزیکەی ئەگەر هەر ئۆتۆمبیلێک یعنی $10,000 بۆ دانین ئەبینین نزیکەی 20 ملیارد دۆلارمان بەس پارەی تێچوو بۆ هێنان و کڕینی ئۆتۆمبیلەکان بەدەر لە سپێرپارتی ئەم ئۆتۆمبیلانە و بەدەل لەو سوتەمەنی کە ئێمە ڕۆژانە ئەمانوێ. ئەگەر بەهاتە ئەم 20 ملیارە سەرف کردایە، یعنی بۆ ژێرخانێکی ئابووری هاتوچۆ و هاتوچۆی گشتی و ڕێگەوبان، یعنی بە چەند جارە تیابوو بەداخەوە لەبەرەوەی کە حسابێکی ناتەندروستی هەیە، یعنی سیاسەتێکی تەندروست نییە. ئەو ژمارەی کە هاتۆتە هەرێمی کوردستان ژمارەیەکی خەیاڵیە، ژمارەیەکی بێسەروبەرە، ژمارەیەکی بێحسابە بەداخەوە و گەورەترین کاردانەی لێکەوتووە لە کاتێکە ئۆتۆمبیل چەندەها لێکەوتەی جیاوازی هەیە، لێکەوتەی ژیانی هەیە کە ئەمڕۆ وەکو WHO ئاماژەی پێەکە نزیکەی ساڵانە 1,300,000 کەس بەس بە ئۆتۆمبیل گیان لەدەستەدا، نزیکەی 20 ملیۆن بۆ 50 ملیۆن ئینسان تووشی ئەوەقە بێت، تووشی گرفتاری جەستەیی ئەبێت بە هۆکاری ئۆتۆمبیل. ئەجا لە ڕووی کۆمەڵایەتیەوە بینیت نادادپەروەرێکی گەورە لە واقعەکەمان ڕەخساوە. هەندێک خێزان هەیە بە چەند جارە ئۆتۆمبیلیان هەیە، هەندێک خێزان هەیە یعنی پارەی هاتوچەی باڵێن ئامرازی گشتیشیان پێیە بەداخەوە.